لەسەر پرسی گەڕاندنەوەی ئەو ژمارە کچبەری لە وڵاتی تورکیان و ئێستا بڕیار دراوە بگەڕێندنەوە ژمارەیەکیان خەڵکی عێراق و هەرێمی کوردستانن، ژمارەیەکیشیان خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانن. لە ئێستادا بەهۆی ئەو بارودۆخە سیاسی کە لە شەقامی ئێرانیدا هەیە و شەقامی ئێرانی داوای گۆڕینی سیستمی حکومڕانی لە وڵاتەدا دەکەن، ئەم پرسە دێتە پێشەوە لەگەڵ ئەوەی تورکیا ماوەی چەند ساڵێکە کار دەکات بۆ گەڕاندنەوە یاخود ڕادەستکردنی تەنانەت کۆچبەرانی یاخود پەنابەرانی تورکیا و باکووری کوردستان کە لە وڵاتانی دیکە بە دیاکەی سوید و فینلاندا دەژین. لە ئێستادا ئەم ڕۆژە دووبارە هاتۆتە ئاراوە بۆ کوردانی ڕۆژهەڵاتی کوردستانیش لەسەرم بابەتە و چۆنەتی بە دوواداچوون بۆ کەیسەکان و ژمارەیان چەندە و هۆکاری ئەوەی کە لە ئێستادا تورکیا بڕیارێکی لەم جۆرە دەردەکات چارەنووسیم کۆچبەرانە چی بەسەر لەسەر بابەتەکە لەگەڵ بەڕێز شۆڕش مەحی ڕۆژنامەنووس و هەروەها ئەندامی ڕخراوی هانا تایبەتە بە داکۆکیکردن لە مافی کۆچبەران و مافی مرۆڤ ڕاستەخۆ لە تورکیا و بەڕێکی سکایپ میوانمانە گفتوگوی زیاتر دەکەی. کاک شۆڕش زۆر سپاس بۆ ئامادەبوونت. جنابەت سەرنجت چییە لەسەر ئەم بڕیاری کە تورکیا داوێتی هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ سڵاو ڕێزمێ بۆ بەڕێستان بشبورن کە من لەمە لە سیارەدام و ئەمێک بارودۆخەکەی دانیشتەکەم خراپ ئەو بەڕێزانی کە هەویستیانە لە ڕێگەی ئاوەوە چم بۆ وڵاتانی ئەوروپایی بەداخەوە تورکیا بەهۆی وەی کرد بە قاچاق چوونە ئەوانەی گرتووە و ئێستاش لە کەمپی کردوێتەوە هەرچەند ئێستا بڕیاری ئەوتوی نەداوە کە ئەوانە بەڕێکاتەوە. ئێمە ژۆک ڕێکخراوەی هانا خەریکین کە بەدواتچوونەوەیان بۆ دەکەین و کاریان بۆ دەکەین کە ئەوانە بەڕێ نەکرێنەوە بۆ ئێران. زۆربەی ئەوانی کە هێشتا دەست بەسەر کراون دیارە فعالی سیاسین و لەو بوارانەدا چالاکێ دەکەن. ئەمە ئێستا خەریکین بە نووسینی نامە و دەنگی وانە بگەێنین بە وڵاتانی دەرەوە کە نەتوانین ئەوانە بەڕێ بکەنەوە بۆ ئێران چونکی بەڕاستی لەو بارودۆخەیدا ژمارەیان چەندە کاک شۆڕش؟ ئەوەندەی کە ئێمە ئێستا نێوەکانمان زانیون ئەوانەی ڕۆژهەڵات کە نێویان داوینەتێ سێ بنەماڵن، یەکیان کاگناستی کەمانگەرە و خێزانێتی، ئەوی دیکەیان کاک حوسێنی منبەریە، یەکیان کاک سەباحی نیکخا، ئەو سێ بنەماڵی تێدایە ئەوانە نێویان داوینەتێ. لەڕێی کاناڵێن گۆشەوە داوا دەکەم لەوانەی باشووریشەوە کە سوکاریان لەو بابەتەدا گیراوە لە کەمپی دیپۆرتیان کردوونەتەوە ڕاستەخۆ بەمە ڕابگەێنن کە بتوانین یارمەتی ئەوانەی باشوورێش بدەین کوردەکانی باشوورێش بدەین کە بتوانین نەهێڵن بەڕێیانکەنەوە یا زۆریان تێدایە کە ئیڕۆژهەڵاتن و بەنێو باشووری خۆیان تەحویل داوە ئەوانە ڕادستی هیچ چۆن نەبکەنەوە. داوایان لێ دەکەین کە یارمەتیمان بدەن کە بتوانین نێوەکانیان بزانین. باشە کاک شۆڕش، ئەم ژمارەی کە لە ئێستادا دایانێرنەوە داوای مافی پەنابەریان لە وڵاتی تورکیا کردویان تەنها کۆچبەرن لەوێ ماونێتەوە چاوەڕێ بوون لە وڵاتی تورکیاوە بچنە وڵاتانی ڕۆژئاوە. لەو سێ بنەماڵی کە ئەمە دەستمان کەوتو نێوەکانیان دویان یەکیان نزیک 5 ساڵە لێرەیە، یەکشان نزیک 10 ساڵە لێرەیە. ئەوانە 10 ساڵە لێرن بەداخەوە UN ئێستا هیچ کارێکی بۆوانە نەکردووە، هیچ پێداچوونەیەکی بە کەیسەکەی وانەدا نەکردووە. ئێستاش ئێران لە وڵاتانی خۆ لە وڵاتانی تورکیا و عێراق و حتا هەرێمی کوردستانیش بەداخەوە دەستێکی هەیە کە دەتوانێت ئەوانە بگرێ و ڕادستی ئێرانیان کاتەوە یا خێر لێرە بیان کوژە. لەو ماوەیدا برایەکمان بەنێوی کاک حوسێن کە شۆرەتەکەی ناڵم ڕادستی ئێرانی کراوە تۆ ئێستاش لە زیندانێ و قەرار کە دەڵێن حکمی محارەبێ بۆ هاتێتەوە. ئەوانش لە ترسی وەی کە لێرە تووشی ئەو بارودۆخەی نەبن بە ناچاری هەستان بە قاچاق کە بڕۆن و بەداخەوە تووشی جیرانە بوون. باش کاک شۆڕش، ئەم سێ خەزانی کە جنابە باسە کرد لەکەیەوە بڕیارەکە دراوە و لەکەیەوە جێبەجێ دەکرێت بۆیان؟ کولەن دیپۆرت 15 ڕۆژی دەگرێ، ینی 15 ڕۆژی دەگرێ بەسەر کەیسەکەیدا کەوانە دیپۆرت دێنەوە. ئیدی ئەوەی کە دەستی دەوڵەتەکان پێکەوە یارمەتی یەکتر بدەن و زوو کارەکەی جێبەجێ بکەن. دەنا لە ڕەواڵی قانونی وڵاتی تورکیەدا 15 ڕۆژان دەگرێ
کە ئەوانەی کە لە کەمپی دیپۆرتان تا کاروبارەکان بۆ جێبەجێ دەبێتەوە دیپۆرت کرێنەوە. ئەمە لە ڕۆژێەوە کە پێیان گەیاندین کە ئەوانە لە کەمپی دیپۆردان وەک ڕێکخراوی هانا بەداچوونەوەماندا کردو و هیواخوازن کە کارەکەشیان بۆ جێبەجێ. کەیسەکان سیاسیە یان چی کاک شۆڕش؟ بەڵێ ئەو سێ بنەماڵی کەمەوانێ بۆ کەیسەکەیان سیاسی. باشە پێتان وایە تەنسیق و جۆرێک لە ڕێککەوتن لە نێوان وڵاتی تورکیا و ئێرانە هەبێ بۆ ناردنەوەی ئەم کۆچبەرانی کە لە تورکیان بە حکمی ئەو بارودۆخە سیاسی کە لە شقامی ئێستای ئێراندا هەیە؟ وەڵا تورکیا ئەڵام بۆ خۆم کە لە وڵاتی تورکیام تورکیا بەو شێوەی ڕاستەوخۆ کەس ڕادەست ناکاتەوە. ئێران لێرەدا زۆر بازەکارێکی دەکات، ینی مەسەلەن دێنێ فڵان نەفەری نێوی دەدا دەڵێ و کابرایە قاتڵ بۆ ئەو کابرایە پوڵی خواردۆ لە دادگایە بەسەریدا تۆمەت دەسەپێنن نێوەکەی دەدەن بە پۆلیس ئینتەرپۆل. پۆلیس ئینتەرپۆلیش کاری بۆی نەداوەتەوە سیاسی نەبوو دەڵەوە دادگای مەدەنی ئێرانیە تاوانی بەسەردا بڕیوێت تۆ دزی شاهیدەتەیە یا تۆ قاتڵی شاهیدەتەیە بەو شێوەی دایانگەڕێنەوە. دەنا تورکیا ڕاستەوخۆ سیاسی نانێرێتەوە، ینی بزانێ لە نتەوەی گرتوەکاندا بڕیاری لەسەر دراوە خۆی نێونووسی نەتەوەی گرتوەکان کردو. تورکیا ناتوانێت ڕاستەوخۆ ئەمانە خۆیان ناونووس کردو لە نەتەوەی گرتوەکان ناویان هەیە؟ دویان ناویان هەیە، کاگ سەباهینی خان ناوی هەیە، کاگ ناسری منبەریش کاگ ناسری کەمانگەری ناوی هەیە، ئەمە بەداخەوە کاک حوسێنی منبەری ئەو لە باشوورەوە هاتەوە و نێوی نییە. باشە ئەمانە بە گەڕانەوەیان بۆ ئێران ژیانیان چی بەسەر دێت دەکەوێتە مەترسیەوە؟ ئەوەندەی کەم دەزانم ژیانیان زۆر لە مەترسیدا دەبێت، چونکی بەڕاستی ئێران لەو بارودۆخەیدا بۆی کە بتوانێت کەمێک دەستە باڵای خۆی نیشان بدا هەموو کارێکی بەوانە دەکا و فیلمیان پێرە ساز دەکا و ئەترافی بە زۆریان پێدادنێ و ینی لە بارودۆخێکی زۆر خراپدا دەبن. هەر ئەوەندەی کە دیتان سێ چوار پێشمەرگەی کۆمەڵی کە گیرابوون هێشتا جاسووسیان بۆ لێداون و هەزار شتیان بۆ لێداون، چونکی ئێران بارودۆخەکەی خراپە دەیەوێت دەستی خۆی لەوایان دیکە لە سەرتر بزانێ و بڵێ ئەمن ئەمنیەتەکە ماوە لەسەرێ و ئەمن دەتوانم ینی ترسێکی بخاتە ئەوانەی کە دژی ئێرانی لە هەر چۆن و لە هەر وڵاتی. باشە بەس لە دوانیان کرد کە ساڵانێکی زۆرە یەکێکیان 5 ساڵە لە تورکیایە و دوانەکەی دیکە ساڵانێکی زۆر زیاترە لە نێو تورکیان چاوەڕن کە بچنە وڵاتانی ڕۆژاوە. بۆچی تا ئێستا ئەمانە وەڵامیان نەدراوەتەوە لە کاتێکا کەیسەکەیان سیاسیە باسیش لەو کرد کە ناویان تۆمار کراوە لە ناونەتەوەی گرتوەکانە ناویان هەیە کە کەیسی و پرسی سیاسیان هەیە؟ بەداخەوە سیاسی لە وڵاتی تورکیا حاڵەتی بەردیلیە، ینی دیلێکە کە بۆ کاری ڕاستەوخۆ پیان دێبەجێ دەکەن، ینی ڕایان دەگرن ئەو سیاسیانە کە ڕۆژێک تورکیا کارێکی بە ئێران بوو ئەو سیاسانە ڕادستی ئێران بکاتەوە و ئێرانی ژاوای ڕادستی لە هەموو وڵاتەکان هەروایە بەداخەوە لە هەموو وڵاتەکان هەروایە. ئەو جورێکە ئەمە پێداچوونەوەمان بۆ کردوونە دەڵێن سیاسی هیچ وڵاتێک نایهەوە. ئەمە نازانم هیچ فەرقێک ناکە وەختێکی تۆ لێرە بە قاچاق دەچێ وڵاتی کەسی سیاسی دەدەی هەموو وڵاتێک قبولت دەکات، ئەما لێرەدا UN نەتەوەی گرتوەکان هیچ کارێکی نەماوە، ینی کاتێک پەیوەندیان دەگەڵ دەگری دەڵێ ئەمن هەڕەشەم لێکراوە ئەو کاران بەسەر من هێناوە دەمکوژن دەڵێ بەمە ڕەتی نییە بەمە هیچ جوانی چێشی نیە بچن دەگەڵ خودی پۆلیسی تورکیە قسام بکەن. لێرەدا بۆمە کەمێک زۆرە، ینی بۆوانەی کە سیاسین و کوردن لە وڵاتی تورکیا کەمێک زۆرە بەوانێکی وەیەوە کە کوردین زۆر ناتوانین قسام بکەن، زۆر ناتوانن بڕیاری خۆیان بکەن لێرە، ناتوانن لەسەر خۆیان بکەنەوە. UNش کولن ینی داخراوە و جوابی بەڕاستی ئەوانی کە سیاسی نادات. ئێستا چی بۆ ئەم چەند کەسە دەکرێت کە ژیانیان لە مەترسیدا بە گەڕانەوەیان بۆ ئێران ڕەنگە ئەو یاسا قورسانی کە لە وڵاتەدا جێبەجێ دەکرێت بۆ پرسە سیاسیەکان و حیزبە سیاسیەکان لە وڵاتەیە زۆر قورس بێت؟ چی دەکرێت ئێوە وەکو چالاگوانان وەک ڕۆژنامەنووسان وەک ڕێکخراوەکان لەسەر ئاستی نێودەوڵەتی چی دەکەن بۆ کشانەی بڕیارێکی لەم جۆرە لەلایەن حکوومەتی تورکیاوە؟ ئەمە هەل لە ڕۆژێوەڵەوە وەک هانان نامەمان نووسی بۆ تەواوی ئەو جگەیانەی کە دەتوانن کارێکی بۆ بکەن بۆ هەوڵینجا بۆ نەتەوەی گرتوەکانمان نار، بۆ وڵاتی تورکیەمان نار، بۆ ئاڵمانمان نار، بۆ
نەتەوە بۆ ینی ئەو جێگانی کە بەڕاستی کاریان بۆ دەکردرێ ئەمە بۆ هەموو جێگاکانمان نردۆ و بە وڵاتی تورکێشمان نردۆ هیوادارم کە کارەکان جێبەجێ بکرێ ڕاگەیاندنەکانیش دەبێت ڕاویانی پاڵپشتی وانە بە ڕاگەیاندنە بەڕاستی ڕۆژنامە نووسەکان دەبێت لە سەریان بنووسن چونچی بەڕاستی ئەوانە بدرێنەوە بەدەست ئێران لە بارودۆخێکی زۆر خراپدا دەبن هیوادارم کەوشتە نێتە پێشێت چونچی بدرێنەوە ئێران زۆر لە بارودۆخێکی خراپدا دەبن داوا دەکەم بە تەواوی ڕۆژنامە نووسان لە تەواوی کاناڵەکان هەر ئەمە بە تەنیا نەبین ئەو کارانە بکەین تەواوی ئەوانەی کە بۆ حقوقی بەشەرکارە دەکەن بۆ مافی مرۆڤکارە دەکەن ئەوانە بێنە سەرخەت تەنیا بە نامەیەکی بەڵکو بتوانن کارەکانیان جێبەجێ بکەن. باش کەیسی هاوشێوەی دیکە هەیە کە ژیانیان لە مەترسیدا بێت یاخود کەیسەکانیان لە تورکیا لە مەترسیدا بێت و بگەڕێنرێنەوە بۆ ئێران یان هەرم چەند کەسان بڵێ ئەمە ئامارێکی وانێکمانەیە فقط لەبەرەوەی کە ئەمنیەتی وانە پارێزرێ ینی ئەو لە کاری وانە پارێزریە من ناتوانین نێوەکانیان بدەین بەڵام زۆر لێرە هەن کە ساڵیانێکی زۆر چالاکی سیاسی بوونە زیندانی سیاسی بوونە نووسەر بوونە ئەوانە هەموو لە زیندانی ئێراندا 5 ساڵ 6 ساڵ زیندانی بوونە بەداخەوە ئێستا شاتوونەتە ئێرە 10 ساڵ 13 ساڵ ئەمە 14 ساڵمان هەیە کە 14 ساڵە لە وڵاتی تورکیا دانیشتۆ کوردی ڕۆژهەڵاتە ناینێرن بۆ هیچ وڵاتێکی لێرە ماونەتەوە لە بارودۆخێکی زۆر خراپدا ژیان بەسەر دەبن زۆرمانەیە بەداخەوە باش ئاماکەمە دوا پرسیار کاک شۆڕش بۆی زۆر لە کاتەکەیش نەگرم بەڵام دەمێت بزانم ئێستا پێویستە چی بکرێت بۆ ئەم کەسانی کە دەنێرێنەوە لۆبیەکانی ئێوە کارەکانی ئێوە چی دەبێت لەسەر ئاستی هەم حکومی لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی چالاگوانان و ڕۆژنامەنووسان بۆ ئەوەی ئەم چەند کەسە کە دەنێردرێنەوە کاریان بۆ بکرێت پێداچوونەوە بە بڕیارەکەدا بکرێت ئەمە هەوڵین کارمانەوەی کە بتوانین هەر لە تورکیایان بێڵینەوە توانی هەر لە تورکیایدا بمێنەوە ئەگەر لە تورکیایدا نەمانەوە دیپۆرتی وڵاتی خۆیان نەکەنەوە بە قەولی خۆیان دەڵن تەرکی خاکیان بدەین ینی بتوانن لە خاچی تورکیای بۆ خۆیان بە وانێکی خۆیان بچنە خاچێکی دیکە ینی مەسەن وەکو بچنە باشووری کوردستانێ ئەمە دەبێت هەن لەسەر ئەو دوو بابەتەی زۆر پێفشێر بکەین ینی نەهێڵین ئەوانە دیپۆرتی وڵاتی خۆیان بکەنەوە لە تورکیەمان توانی ڕایانگرین زۆر باشە نەمانتوانی بتوانین بیان نێرینە باشوورێک کە لەوێ کەمێک گیانیان لە خەتەردانە بێت. بەڵێ بەڕێز شۆرش مەحی ڕۆژنامەنووس و ئەندامی ڕێکخراوی هانا لە تورکیا و بەڕێگەی سکایپ میوان مامۆی کاک شۆڕش زۆر سپاس بۆ ئامادەبوونێت.